لە زۆربەی وڵاتانی جیهان هاوڵاتیان بە ئاهەنگ و دەربڕینی شادی ماڵاوایی لە کۆتایی هاتنی ساڵ و پێشوازی لە ساڵی نوێ دەکەن، بەڵام لە هەرێمی کوردستان وێنەکە تەواو جیاوازە. نەفرەت لەم ساڵە بەردەوامی قەیرانی دارایی و چەقبەستووی دۆخی سیاسی لە هەرێم بە درێژایی ساڵی 2016 بەشێکی زۆر لە هاوڵاتیانی بێهێوا کردووە و ناتوانن هیچ ئومێدێک لەسەر ساڵی 2007 هەڵبچنن، چونکە هاوشانی خۆیان قەیرانەکانیش دەچنە ناو ساڵی نوێوە. لەم ساڵدا قەیرانی دارایی و ململانە سیاسی و ناکۆکیە حیزبیەکان تایتڵی یەکەمی میدیا و قسەی سەرەکی گفتوگۆی هاوڵاتیان بوو کە زۆرینەیە و گرفت و قەیرانانە درێژکراوی ساڵی پێشوو بوون. لەگەڵ ڕێگریکردن لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ شوێنی کارەکەی لە چارەکی کۆتایی 2015دا قەیرانی سیاسی ئاوێتەی قەیرانە داراییەکەی هەرێم بوو. لەو کاتەدا کە هاوڵاتیان پێشوازیان لە ساڵی 2016 دەکرد، پەیام و لێدوانە سیاسیەکانی نێوان حیزبەکان و بە تایبەتیش هەردوو لایەنی پارتی و گۆڕان لەو پەڕی گرژی و توندیدا بوو. بەڕادەیەک ئەو شێوازی دەربڕینانە تا کۆتا مانگی ساڵی 2016ش بەردەوامیان هەبوو. ئێستا جیاوازتر لە کۆتاییەکانی 2015 لێدوان و هەڵوێستە سیاسیەکانی پارتی و گۆڕان لە بەرامبەر یەکدا بەرەو خاوبوونەوە ڕۆیشتون و بە زمانێکی نەرمتر دەدوێن. هەرچی قەیرانی داراییە جگە لە مامۆستایان موچەخۆرانی هەرێم کاتێک ماڵاواییان لە ساڵی 2015 کرد، حکومەتی هەرێم موچەی 4 مانگی بە سیستمی کۆنی موچە بەسەریانە دابەش نەکرد. هەرچەندە لە دەستپێکی ئەم ساڵدا حکومەت بە پاساوی دابەشکردنی موچە لە وادەی خۆیدا سیستمی پاشەکەوتکردنی موچەی ڕاگەیاند، بەڵام دواکەوتنی دابەشکردنی موچە هاوشێوەی ساڵی ڕابردوو وای کرد کە بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران بایکۆتی دەوام بکەن و چەندان گردبوونە و خۆپشاندانی ناڕەزایەتیش ئەنجام بدەن. ئێمە بە خێراتنی دەکەینەوە. بەرپرسانی باڵای حکومەت لە بۆنە جیاوازەکاندا چەندین جار بەڵێنی چارەسەرکردنی قەیرانەکان و کۆتایی هاتنیان داوە. واساڵ لە تەواوبوون نزیک بۆتەوە و قەیرانەکانیش هێشتا بەرەوکی هاوڵاتیانیان بەرنەداوە. ئەوە خەوری خاوەن پێداویستی تایبەتە. هەرێم ساڵێکی پڕقەیران و پڕکێشەی بەڕێ کرد. ئێستا ومێدێک لای هاوڵاتیان هەیە بۆ چارەسەری قەیرانی سیاسی لە 2017دا، بەڵام سەر ڕای بەرزبوونەوەی نرخی نەوت ئاسۆکانی چارەسەری قەیرانی دارایی کە پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانی خەڵکەوە هەیە ڕوون نییە.